لە لای زەبوڵم یاخود جگا لە بێرمینگام، یەکێکە لەو پەیکەرانەی کە دیارە و هێمای سومبڵی شاری بێرمینگامە. ئەم پەیکەرە کێشەکەی زیاد لە 6 تەنە و درێژەکەی 6 مەتر و 40 سانتیمە. یەکێکە لە پەیکەرە هونەریەکەی گیان و گرنگێکی تایبەتی زۆری هەیە و شوێنێکی زۆر سەرنجڕاکێشە بۆ جۆرەی ئینگلیز و نەتەوەکانی دیکەش ڕۆژانە کە دێنە سنتەری بێرمینگام و یاخود ئەو کەسانەی کە لە شارەکانی دیکەشەوە دێنە لای زەبوڵ وێنەیەک بۆ یادگاری دەگرن و ئەم پەیکەرە بە هێمای سومبڵ یاخود وەکو ڕۆحێکی یاخی بۆ شاری بێرمینگام دانراوە کە هێمایەک دەدات بە خەڵکی بیر بکەنەوە و یاخی بن. بۆ مەبەستە دانراوە یەکێکە لە پەیکەرانەی کە گرنگێکی تایبەتی لە نێو شاری بێرمینگامدا هەیە و ئەم پەیکەرە بووە بە جێگایەکی ناسەرەوە و بەیەگەشتنی بەشێک لەو گەشتیارانەی کە دێنە سنتەری شاری بێرمینگام و دەیانەوێت بازاڕکردن بکەن و لێرە لە لای زەبوڵ یەکدی دەتوانن بە ئاسانی بدۆزنەوە. ئەمەی کە بیستان زانیاری بوو لەسەر زەبوڵ یاخود بەشێک لە کوردستانیان پێی دەڵێن گای لە بێرمینگام لە سنتەری شاردانراوە و گرنگێکی تایبەتی خۆی هەیە و ڕۆژانە و بە بەردەوامی ژمارەی زۆر لە گەشتیاری نەتەوەکانی دیکە و بەشێک لە کوردستانیانیش دێنە لای زەبوڵ و وێنەیەک بۆ یادگاری دەچرکێنن. BK4 ستایلی نوێ، بەرنامەی جوان، خزمەتی باش، دەنگ و ڕەنگی کوردانی تاراوگە.